بینەرانی عزیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حزبی حکمەتیتان پێشکەش لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هاوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێیان ساڵەی سەرداری و مریەمی مستەفا سوڵانی ئەندامانی شۆڕایی هاوکاری نیروهای چەپ و کۆمۆنیستمان لەگەڵە میزگردێکمانەدا بۆ تاوتوێکردنی ئەم باسە داوەتمان لێ کردوون و داوەتەکەی ئێمەیان خۆشبەختانە قبول کردووە. هاوڕێیان هەردوو لا بەخێر بێن بۆ بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس کە ئابووگیان سپاس دەکەم داوەت کرد و بەشدارم لەم بەرنامە. زۆر سپاس. سڵاوم هەیە بۆ هاوڕێ مریەم و بۆ خۆشت هاوڕێ حەموو. زۆر سپاس بۆ ئێوەش. هاوڕێیان هەروەکو ئیشارەیەکی کورتم کرد ئەوەڵین پرسیارە ماراستەی ئێوەکەم هاوڕێ مریەم مستەفا سوڵتانی هەروەکو بۆ خۆ دەزەریانایی و دەستەندەرکاری کاری شۆڕایی ماوەی 2 مانگ لەوە پێش لەلایەن هێزە چەپەکان و هەڵسوڕاوانی چەپ و ناسرا و چەپی کۆمۆنیست لە کوردستان ئەو شۆڕایە پێک هات. حەزەکەم بێەوە تەوزیحی زیاتر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ بدەن کە ئەم شۆڕە لە چه زەریان و شەخسیەتایەک پێکاتەوە تا بە ئەلعان لە ماوەی ئەم 2 مانگەدا چه ئەقداماتێکی لە دەستوری خۆیان داناوە. منیش لێرۆ ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ و زۆر سپاس دەکەم بازم لە تۆکا بوو کە زەحمەتت کێشە بۆ ئەم بەرنامەی خاندووتە. ئێمە وەک شۆرە ئەم کۆنفرانسەکە لە سوێدا گیرا لە ستۆکۆڵما بە هێمەتی 2 جەرەیانی کۆمۆنیستی، حزبی کۆمۆنیستی ئێران کۆمەڵە و حزبی حکمەتیست کۆمیتەی کوردستانەکەی ئەم داوەتەیان کرد لە جەماعەتێکی زۆر لە هاوڕێهای کۆمۆنیست و چەپ خارج کشوەرە و ئەم داوەتەیان جەمعێکی زۆر لە ئێمەڵ کە ئەفرادهای منفەرد و کۆمۆنیست بووین جووامان پێداوە و بەشداریمان کرد لە ڕۆژەکان 3 و 4 دەسامبر لە ئەم کۆنفرانسە. لەم کۆنفرانسە کە 2 ڕۆژ توولی کێشە ئێمە بەدانەدانێ ئەو کەسانە کە بەشداری ئەو کۆنفرانسە بوون زۆر لەسەر ئەوزا و ئەحواڵێک کە لە کوردستان و ئێرانە هەیە وە بوو لەسەرەوە پاداگیرا کە ئەبێ ئێمە نەقشێک بنوێنین، ئێمە ئەبێ کارێ بکەین کە بتوانین نەقشێکمان بێ باتەوەجە بە سابقەیە کە لە گوزەشتا بوومان، باتەوەجە بەوەی کە ساڵهای ساڵە خەریک مەبارەزە بووین. بەڵام ئێستا بە هەر دەلایلێ ئێمە جەمعێک منفەرد تەک تەشکیلاتەکانە خۆمانمان تەداعی نەکرد بوومانە ئەم کارەی کە ئەم 2 حزبە کردیان زۆر زۆر باش بوو و ڕەفێقە منفەردەکان ئێستقباڵیان لێ کرد و ئەوەی کە ئێمە ئەبێ تەشەکولێک دروست بکەین و ئێمە ئەبێ جەم بین، ئێمە ئەبێ باڵی چەپی جامعە خەوی بکەین. بەڕاستی ئێمە زۆر پەڕاکەندەین بۆ ئەوەی کە جەم بینەوە بۆ بتوانین تشکیلاتێکی گەورە بین و جواب بینەوە بە معزەلاتێک کە ئێستا لە ئێران و مەخسوسەن لە کوردستانە هەیە و ئێمە شۆراکەمان زیاتر لە ڕاتە لەگەڵ کوردستانە خۆی تعریفەکە ئەبێ ئێمە تەشەکولێک بە وجود بێرین. ئەمە بوو دوای بەحث و گفتوگوهایەکی زۆر کە کرا لەویا و تقریباً نزیک بە 120 کەسێکیش بەشدار بوون لەو کۆنفرانسە. ئەمە خۆی باعث ئەو بوو کە بتوانین زۆرتر تەبادل نەزەرکەین و لەسەر تەشەکولەکە قسە بکریە و نەزەر هاتە سەرەوە ئەبێ ئێمە شۆرایەک دروستکەین و دروستکردن ئەم شۆرایە لە هەر حاڵ ئینتخاباتێک کریا، شۆرای نمایندەهایەک ئینتخاب بوون کەیتر ئەم نمایندانە بتوانن بەڕێوەبەری بەرنامەی کۆنفرانسەکە بن و سەر و سامانێ بن بەکارەکە. بۆ ئەوەیش کە ئێمە ئیتر هاتین کە ئێمە 8 نەفەریان ئینتخاب کرد، 4 نەفەرمان لە ئەحزابەکان بوون، نمایندەی ئەحزابن، ئەو 2 حزبە هەر کامیان 2 نەفەریان هێنا ناو شۆراکە و 4 نەفەریشمان لە ئەفرادهای متەفەرقە و منفەرد بووین کە ئێمەش ئینتخابی ناو
قابی ڕفقای منفرد بووین لەناو گرووەکە کە بوون هەم بە ئۆنلاین بوون هەم لەناو کۆنفرانسەکە بوون ئێمە 4 کەس انتخاب بووین ئەم 8 کەسە ئێمە تقریبان 2 مانگە شڕوپڕ بە حەساوی کە ئێمە خەریکارین ئێمە کارەکانمان تۆزیحێکمان بوو لەسەر خۆمان مەبنایەکمان دانا بۆ خۆمان مەبنای کارەکە ئێمە مەبنایەوە بوو کە ئێمە شعارێکمان نەست بەناو ئازادی بەرابەری حکوومەت شۆرایی و ئێمە ئینسانهای چەپ و کۆمۆنیستین ئەم جەمعەکە انتخاب بووین و ئەو جەمعەکە انتخابمانیان کردە ئینسانهای کۆمۆنیست بوو ئازادی خان و بۆ بۆنەوە ئێمەش لەسەر بەیانیەیەک پلاتفۆرمێک ئەشێ کارمان بکردایە کە جواببوو بێ بە ئەو جامعە و بە جواببوویە بێ بۆ ئەو ئینسانە چەپ و کۆمۆنیستانە کە لە ناو جامعە هەن و مەخسووسن لە خارج کشوەراکێ بێن و لە دەور ئەم شۆرە جەمع بن ئەمە بوو ئێمە هاتین مەبانیەکمان تەسویب کردووە کە لەسەر مەبانیەکە ئیتر زۆر تەبلیغمان کردووە لە کلااپ هاوسەکانە چەندین ئێمە بەرنامەمان بووە لە رادیۆ تەلەڤیزیۆنەکانە ڕەفیقەکان قسەیان کردە مەبانیەکەیان معرفی کردە و دوای مەبانیەکەمان ئێمە پلاتفۆرمێکمان داوەتە دەرۆ کە تقریبان چەند ڕۆژێکە ئەو پلاتفۆرمەمان هاتووەتە دەرۆ پلاتفۆرمەکەیشی کاری ئێمە تۆزێ حەدا ئێمە چیەکەین و چۆن ئەچینە بەرۆ لە ئایندەوە زۆر سپاس بۆ تۆزیحەکانە دەگەڕێم وڵاتان هاوڕێ ساڵی سەرداری هاوڕێ مریەم بە وردی ئیشارەی کرد کە ئەم شۆڕا چۆن تەشکیل بووەوە تەرکیبەکەی چۆن بۆوانە حەزەکەم لە زبانیەوە باز لەوە بکرێت کە مەفاد و هەروە سیاست و جاگیری نازر لەگەڵ بەسەرکاری ئەم شۆڕا چییە و چه ئەسنادێ لەم کۆبوونەوەدا و لەم کۆنفرانسا کە تەشکیلی شۆڕای تیا بوو پەسەند کرا بەڵێ هەروە کە هاوڕێ مریەم ئیشارەی پێکرد غیرە تەسویبی ئەو مەبانی سیاسی یا سیاست نازر بەسەر فعالیەت شۆرا و هەروە پلاتفۆرم یا نەقشە عەمەڵێکی هەست دوو پەیامتریشی بوو یەکێکی پەیامێ بوو هین کۆنفرانسەکە خەتاب بە خەڵکە لە خیابانە بوون ئاعترازیانە کرد مبارزەیانە کرد و پشتیوانی خۆی و حمایەتی خۆی بۆ ئەو خیزشە انقلابیەوە لە شارەکان ئێران و بەتایبەت کە موردنەزەر ئێمە کوردستان بوو ڕاگەیان غێرز ئەوە ئیطلاعەیەکیشیدا غێرز ئیطلاعی پایانی خۆی و ئەوانە لەسەر مەسەلەی ڕەزا پەهلەوی و ئەوانە کە بینەرانی ئێوە دەتوانن لە دنیای مەجازیە لە هەموو شوێنێکە بەرحاڵ بیخوێنەوە تاوە نازەوە هەڵە گەڕێتەوە بە مفاد یا سیاستێک وا نازرە بەسەر ئەم جەهەتگیریانەوە لەم هەم مەبانی سیاسی ئێمە هەم پلاتفۆرم ئێمە باسی لێکراوە ئەوەسە کە ئێمە هەروە کە هاوڕێ مریەم باسی کرد خۆمان بە چەپ و کۆمۆنیست دەزانین و دنیا لە ئەو چوارچێوەی تەبەقاتیە ئەیبینین بۆیە هەمیشە دەوڵەتای مستەبد و زاڵم هەم زەمان شا هەم زەمان جمهوری ئیسلامی سعیان کردووە ئەوە خۆیان منزوریانە و منفعەتی خۆیانە دای سەپێنن بەسەر خەڵکە بەڵام عەلارەغم گشت ئەوانە ئێمە گشتمان نەزانین کە خەڵک لە کوردستانە هەر لە ڕۆژی ئەوڵۆ جوابی نەیان داوە بە جمهوری ئیسلامی و لە مەقابڵیا بە ئەنوا و ئەقسام شێوە و حرەکەتیان کردووە مبارزەیان کردووە احترازیان کردووە ماڵیان وێران بووە زیندان چوون شەڕیان کردووە نظامی سیاسی هەمە لایەنە دەرنەتیجە شتێک وە ئێمە مەسئلەمان بوو ئەم شۆرە ئەوەسە کە لە عین حاڵات ئالتەرناتیوی ڕاست هەمیشە لە جامعەی کوردستانە بووە ئەویش خۆی بیرروبۆچوون و لە زاویەی منفعەتی خۆیەوە چاو لە جامعەکەکەوە نەقشەی هەیە پلانی هەیە گەرەکێ بە جۆرێ ئەو نەقشە و پلان خۆیت داسەپێنێ لە مەقابڵ ئەوە خۆ ئێمەش وەکو کۆمونیستەکان تەرەفداری خەڵکی کرێکار و زەحمەت کێشین گەرەکمانە بەرینترین ئازادیها لەبار ئازادی فەردی اجتماعی سیاسی تەشەکولەکان ئازاد بن بیمەی بێکاری نازانم خەڵکێک وا لەو جامعە زندگیەکەن لە مەحەلە لە گەڕەک لە شار لە دێ خۆیان دەخاڵەتکەن لە داهاتی خۆیانە بۆیە ئێمە ئەو سیاسەتانەوە نازرە بەسەرکاری شۆرا
ئەوا باسمان لێکردەوە لە زاویەی منفعەتی ئەکسەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشا کە 90% ئەلعان شاعریش زیاتر بێ خەڵک لەو جامعە زندگیەکەن لەم منزەرەوە چاومان لە جامعە کردەوە بۆ ئەوە بەرنامە ڕێزیەکەین وە سعیەکەین تەقویەتکەین ئەو مبارزاتی خەڵکێک ژنان گەنجەکان معلمین کرێکار ئەقشاری مختلفی جامعەوە مرتب لە خیابانە بوون مرتب ئاعتراض و مبارزەیان کردووە ئەو جەهەتەوە پێمان باشەوە منافعی ئەوان ئەپارێزێ و دفاعی لێیەکە ئەو جەهەتە تەقویەتکەین و ئەم خەڵکە لە جامعە خۆ یەکەم جار نەبووە 44 ساڵە مطالبات خۆیان داخوازیەکان خۆیان لە مناسبەت گەل مختلف لە کۆبوونەوە لە شوێن گەل مختلف هەر جۆرێک بۆیان مەقدور بووە لە ژێر سایەی ئەو هەموو سەرکوتگەری و خەفاقان و استبدادەی جمهوری ئیسلامیە ئەمەیان بەرحاڵ مەترەح کردووە لە مورد ئەساسی کارێەوە ئێمە هەسمان ڕاستەکەی وەسە کە خود خەڵکەکە خۆیان لە مەیانی مبارزە بن خۆیان دەخاڵەتکەن ئایندا هەمیشە وەها بووە ئەحزاب و جایاناتی لە قدرەتە یا خارج لە قدرەت کە ئیسە ئەیانەوێ لە خەلەیە کە احتماڵم بێتە بەرۆ لە نەبوو جمهوری ئیسلامیە دای بسەپێنن ئەوەسە کە خەڵک دوور بن لە دەخاڵەت خۆیان لە سەرنوشتی خۆیانە بەند و بەست لەسەرەوە بکرێ و ئەوان قوانینێک وا زدە مردمیە زدە خەڵکیە زدە کرێکار و زەحمەتکێشە و ئازادیەکان هەتا ئەو پەڕی بەرتەسکە کاتۆ ئەمانە داسەپێن ئێمە سیاستێک وان نازرە بەسەر منیسە ناتوانم بەند پشمە سەر ئەم مەسئلە وەلێ حەقی خەڵکی کوردستان حەقێکی جەهان شمولە وەکو هەر خەڵکێک لە سەرگۆی ئەم زەویە حەقیەس ئازاد بژی حەقیەس لە ڕەفاه و ئەمنیەت و خۆشبەختیە بژی بەڵام تەبەقات دارە حکوومەت‌های مستەبد هەمیشە ئەمەیان لە خەڵک زەوت کردووە و ئەم شۆرە کە سابقەیشی هەیە فعالیت ئەم کۆمونیستانە جامعەی کوردستانە و زۆر جار یەکێ لە بەهەرحاڵ گرایشگەل قەوی ناو جامعەی کوردستان بوون و قائم بەزاد بووە لەسەر پێی خۆی وێساوە ئەم شۆرە ئەو کەسانە و لەم شۆرە بەشدایان کردووە کەسانێکی بەتەجربەن شخصیەتگەلێکی خۆشناوی جامعەی کوردستانن بۆیە دەستمان داوەسە دەست یەک وەگەرەکمانە بەیەکۆ ئەم سیاسەتە و دفاعەکە لە حقوقی ئینسانەکان ئەمە بچێتە بەرەو جاری بێ و لە مەقاوە و هەڵ تەرحێکاوە ئەوێ خۆی بە زۆر بەسەر خەڵکا داسەپێنێ بوێستی زۆر سپاس دەگەڕێم وەلایە وەرساڵی سەرداری هاورە مریەم بە تۆزی بۆ تەوزیحاتانەی کە ئێوە داتان وەژ ئەم شۆڕا بم بۆ ئەم هەدەفە ئەرزشمەندە تەشکیل بووە پرسیارەکەمەوەیە چ سیاسەتێک نازرە بەسەر سیاسەتی ئەم شۆڕایە و چه ئێقداماتێکیان چه ئێقداماتێکتان لە دەستورە ئێستا داناوە و چۆن و بە چ میکانیزمێک قرارە ئەم سیاسەتانەی کە داتان ناوە بۆ فعالیتی ئەم شۆڕا بە چ میکانیزمێک قرارە بیبەنە بەرەو هەروەک هاوڕێ ساڵحیش باسی کرد سیاسەتێکە ئێستا بەسەر شۆراکەیە بازاڵە مەبانیەکەمانە و پلاتفۆرمێکە کە داماناوە بۆ ئیجراکردن ئەو مەبانیە و ئەو پلاتفۆرمە ئێمە تەسمیممان گرتووە و چەندانە کومیتەمان تەشکیل داوە کە بتوانین کارەکانمان بەباشی بووینە بەرەو ئەم کومیتانە کە ئێمە تەشکیلمان داوە مانان نییە ئێمە بتوانین بەتەنیا وەکو ئەم شۆرای هەماهەنگیە بیوەینە بەرەو ئەم کومیتانە ئێمە لەتەک ئازایشە قسەمان کردووە باسمان کردووە کە ئێمە بە هێمەتی ئەعزایەکە ئەم شۆرا هەیەتی ئەم کومیتانمانە بووینە بەرەو یەکێ لە کومیتەکانمان کومیتەی ئێرتباتاتە هەرچەند ئێمە هەر لە ڕۆژی ئەوڵی دەستپێکردنی کارەکانمان کومیتەی ئێرتباتاتمان بە تۆر واقعی خەریک کار بووە یانێ وەکو کومیتەنە دانەدانە ئێمە و نەتەنها ئێمە وەکو شۆرای هەماهەنگی ئەعزای شۆراکەیش دانەدانەمان هەوڵمان داوە کە تەک ئەو ڕەفێقە منفەردانە تەک ئەو ئەحزابا کە ئەکرێت بێن پشتیوانی بکەن لەم شۆرایە
کارمان کردووە ئەوە یەکێ لە وەزیفە گەورەکان ارتباطات ئێمەیە این کومیتەکەمان کە کارەکەی هەر لە ئەوەڵوە دەستی پێکردەوە ئیسەیش ئیدامەی هەیە و ئیسەیش هەر داواکەین ئێمە لە تەواو ڕەفیقەکانمان وە لە تەواو ئەو ئینسانە ئازادی خواز و چەپانە کە لە ناو جامعا هەن چ لە ئێران وەرچە لە خارج کشوەرە بێن بەدەم شۆراکەوە و ئەو ارتباطاتە گەورە دروستکەن بۆ ئەم شۆرا کە هەر کەسە ملحەق بێت و بیتێنە ناو شۆراکە ئەو کەسانە کە تەمایلیان هەیە ئەو کەسانە کە ئەتوانن لە تەک بەیانیەکە و پلاتفۆرمەکەمان نابێنەوە ئەوانە بێنە ناو شۆراکە و بن بە ارتباطاتی ئەم شۆرە. ئێمە کومیتەی تریشمان دروست کردووە بە ناو کومیتەی تەبلیغات. کومیتەی تەبلیغات ئێمە مهمترین کارەکان ها بەسەرشانی و لە نووسینی ئیطلاعیە و ئەخبار و خەبەر ئەم ناو جامعە ئەنعکاسی لە دەرەوەی وڵات لە ناوە ئەم بەش تەبلیغاتە مۆزەفە بیواتە بەرەوە لە یای مەجازیا خۆی مەترەحکە. ئەم کار تەبلیغاتە تەنیا بە 8 نەفەر و ئەمانە ناچێتە بەرەوە هەر بۆیە ئەوەی ڕەفیقەکان ئێمە ئەعزای شۆراکە ئێلام ئامادەگیان کردووە تیادادێ وە کەسانێکیش کە لە دەرەوەی شۆراکەن وەختی ئیحساسەکەن ئەم شۆرا ئەبێ لەسەر بەعزێکی شت خۆی متەمەرکزکە و ئەمانە ئێمە احتیاجمان نز بەو ڕەهنماییانە لە دەرەوەی خۆمان کەسانێک لەگەڵمان تەماس بگرن ئێمە ئیمەیلمان هەست ئیمەیل ئادرسمان هەست ئێمە سایتەکانمان بازن ئەتوانن لەگەڵمانە تەماس بگرن ئێمە تەلەفۆن شتەمان داناوە لە دنیای مەجازیە گشت ئەمانە ارتباطاتێکن تەکێما بۆ ئەوە کۆمەکمان کەن کە بتوانین شۆراکەمان بجوانترین شێوە و بە باشتر بووینە بەرۆ کە لە هەر حاڵ گەورە و گەورەتر بین و بین بەو جەناحە چەپە کە واقعاً لەسەرمان حەساو کردە چون چەپەکان بە تۆر واقعی چە لە ئێران و چە لە کوردستانە پەڕاکەندەین ئێمە بۆ ئەوە متحد بین بۆ ئەوە دووبارە بە یەک کۆبین بتوانین سەفێکی قەوی دروست بکەین لە هەموو بەشەکانە احتیاجمان هەست کە ڕەفیقەکان تەکمانە تەماس بگرن و بوون بە باڵی ئەم شۆرا و ئەم شۆرا بجوڵێنن بە ڕەهنمایی و ڕەهنمودەکان خۆیان. کومیتەیەکی تریشمان بەناو کومیتەی ماڵیە بەخشی لە هەر حاڵ کۆتا بێژمی کومیتەی ماڵیەکەیشمان ئیتر هەر ئۆرگان و هەر تەشکیلاتێک بوێت احتیاجی هەیە بۆ ئەشێت تەشکیلاتێکی بێ و ئۆرگانێکی بێ بۆ ئەوە کۆمەک ماڵی جەمکا و کارەکان خۆی بجوڵێنێت و بڕواتە بەرەوە ئەو کومیتەشمانە داناوە کە ئەویش لە هەر حاڵ احتیاجی بە کۆمەک و یارمەتی ڕەفیقەکانمانە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانە دەگەڕێمەوە لایەوە. هەورە ساڵە پرسیاری من ئەمەیە کە ئێوە بۆچی وەکو چەپ و کۆمۆنیست و خودی ئەم شۆراش کە بۆ ئەم هەدەفە دروست بۆ پێکاتوە بۆ هێندە پێ لەسەر سیستمی شۆرایی پێدا دەگرن وەلی جەریاناتی ڕاست و ئەحزابی کوردستان لەسەر سیستمی فێدرالی و پارلمانی پێدا دەگرن بۆ ئیدارەکردنی جامعە هۆی چییە کە ئێوە ئەو هەموو پێدا دەگرن لەسەر سیستمی شۆرایی؟ ئێمە بەلەوە جواب بەمۆ یەک نوکتە فقط بێژم لە ئیدامەی قسەکان هاوڕێ مریەمە لەسەر ئەو میکانیزمانەوە ئێمە دروستمان کردووە ئەوە هاوڕێ مریەم باسی کرد ئەم کۆمیتانە فعلەن لە سەتحی ئەو هەیئەتە 8 نەفەرا کە فعلەن تا کۆنفرانسی داهاتوو مەسئولیەتی پێشبردی کارەکانی هەیە ئێمە لە نەزەرمانایە و داوایشمان کردووە هەردوێشە و کلااو هاوسێکمان بوو و هەروەها کە هاوڕێ مریەم باسی کرد ڕەفێگەلێ ئێسهار ئامادەگییان کردەوە و ئێمە گەرەکمانە ئەم میکانیزمە وەکو ارتباطات تەبلیغات ماڵی و شاید لە داهاتووە نەهات گەلێکترمان بێ زۆرتر لە ڕەفیقەکانی خارج لە شۆرای 8 نەفەرە بێن و دەخاڵەتکەن و هەر تایسێ ژوایان کرۆ بەڵام پێمان وایە ئێمە کول کارەکانمان وا ئەبینە بەرەوە کە بە هەر تعدادێک زۆرتر لە ڕەفیقان بێن بەشدار بن و دەخاڵەتکەن باشترە و کارەکانمان باشترە باتە بەرەوە. هەر لە ئیدامەی ئەوە جواب سوالەکە بدەمەوە فەرق ئێمە لەگەڵ سایرینە لەسەرم قەزیەسە ئێمە گەرەکمانە کاری شۆرایی بە یەکەوە هەماهنگ بکەین قەرار نییە کەسێک کاتە ئەو سەرۆ بێ بە شودام سەرۆک و ڕاهبەر و فلان و فیسار
و خەڵک مەسەڵان چاوەڕوان بن کە بزان چیەکە و دەوڵەتەکەی چیەکە و نخست وەزیر و پارلمانەکەی چیەکە. ئێمە ئەلعان ئەگەر چاوی لێ بکەین حتا لە پێشکەوتوترین سیستمی پارلمانیە جیا لە مەناتقی وای سمور نەزەرمانە وەکو خاوەرمیانە ئەوانە چاوی لێ بکەین مەسەڵەن دەوڵەتهای کشوەرهای غەربیە کە ئەوانیش خۆ ئیرادەی مستەقیمی خەڵکی لە ئەو سیستەمە پارلمانیاتیایی نیە 4 ساڵ جارێ بەتایبەت ئەوانە وا ئیمکاناتیان هەست پوڵیان هەست تەبلیغاتێک ئەکەن بلەخەرە تەعیادێ ئەچن ئەبن بە پارلمانتار و تا 4 ساڵ کەس ناتوانێت لایەن بە ئەمە ئێمە پێمان وایە زۆر شتێکی غەڵەتە و زۆر شتێکە کە خەڵک لە دەخاڵەتکردن لە ژیانی خۆی و زندگی خۆیان محرومەکە. بۆیە ئێمە مخالف ئەم نەوعە لە سیستمی حکوومەتین کە پارلمانتاریزمە یا لە کوردستانە بەحس فدرالیزمە ئەویش فدرالیزم بەرمەبنای ئەوە نییە مەسەڵەن وەکو سوئیس یا وەکو ئاڵمانیا وەکو فلانە وڵاتی تر بە معنای ئەوە بێت تەمەرکوز لە یەک شوێنیان نەبێ بەڵکو بە معنای ئەوەیە کە مەسەڵەن ئەم منتەقە کوردستانە ئەو منتەقە بەلوچستانە ئەو دانەکە ئازەربایجانە ئەو یەکە خوزستانە بەرمەبنای زوان و قەوم و میلیەت و ئەوانە ئەمە هین بووە تەقسیمەکرێ و ئەوە بەنظر ئێمە خەتەرناکە بۆ داهاتوو معلوم نییە تاکووا مەسەڵەن کوردستانە تاکووا مەرزی بینی بە ئیسلاح ئەوان عەرەب زوان و فارس زوان کوایە بەلوچ زوان و غیرە بەلوچ کوایە لەسەر ئەمە ئێمە پێمان وایە دنیایەک ناخۆشی و زەحمەت و کێرەوەری و شەڕ هینەکرێت بۆیە ئێمە پێمان تەرەفدار ئەوەن کە سیستمێکی شورایی بێ و هەر لە خوارەوە بێ بەرەو سەر وها نەبێ لەسەرەوە کەسێک تەعین بێ بۆ 4 ساڵ وەکو ئەمانە وایسە لە ئێرانە مەسەڵەن لە سنوقەڕەییەکان و سەر دەرتێرن و هەموو کەسیان محروم کردوە غێرەز خۆیان حتا بۆ انتخابات هاکەزای خۆیانە. ئێمە نظرمانەوەسە لە بچووکترین واحدەوە دەبێ خەڵک دەخاڵەتکەن شۆرای دێ شۆرای گەڕەک شۆرای شار بچێ هەتا سەرۆ کنگرەی عالی سەراسەری شۆراها و ئەو وەختە ئەو سیستەمە وامور نەزەرمانە وها نییە ئەگەر فەرزکەن ئێوە بوون بە ڕئیس شۆرای فلانە شار تا 4 ساڵ حەچێ مەیلی دەبێ کار نەکەی خراپە بکەی ئەوانە مەسەڵەن هەر جێیەکەت مەحفوظ بێ لە نەزەر سیستم شۆرایی و ئەوەسە کە هەر کەسێک هەر شۆرایەک هەر ئۆرگانێک ئەگەر کارەکەی خۆی نەباتە بەرۆ ئەبێ حتمما جواب باتۆ و بچێتە لاوە مەرزورمەوەسە کە هەر وەختێ ئەو کەسانە وا ڕەئیەدەن ئیرادە بکەن کە یەکێک مناسب نییە و وەزیفەکەی خۆی باش ناباتە بەرۆ و کە هاڵە و نازانم لا ئەدا لە منفعەتی ئەکسەریەتێک وا بە ئەو لەو شوێنە ڕەئیانداوە ئەبێ لای بن کەسێکی تر بخەنجێ مەرزور مۆسە دەخات تەنیا تەزمین تەنیا زەمانەت بۆ ئەوە کە سۆزی ڕۆژ دیکتاتۆر نەبێ بە ئین و دانەس خۆی دانەسەپێنێ و دەوڵەتەکەی خۆی دانەسەپێنێ و ئەم هەموو دەم و دەستگا عریز و تەویل و ئەرتەش و پاسدار و شارەبای و نازان چیوچیە خۆیان دانەسەپێنن بەسەر خەڵکە ئەوەیە کە بە هەر حاڵ خەڵکەکە لەمەیان نابن خەڵکە تەسمیم بگرن و ئیرادەی خەڵکەکە زاڵ بێ نە ئیرادەی کەسێک وا 4 ساڵ بەمەیل خۆی ئەڕوات کارەکە فعالیتەکە یانایکە کە ئەلعان گشتمازانین هەموو پارلمانانە گشتیان چودانم دووچار فەساد و دزی و ئەم عەلەی ئەو عەلەی ئەوانە ئێمە پێمان وایە سالمترین سیستمێوا هەست سیستمێکی شۆراییە کە خەڵکەکە خۆیان مرتب لە فعالیەتە دەخاڵەتەکەن لە چۆنیەتی پێشبردی کارەکانە دەخاڵەتەکەن و ئەو وەختە جەمعەکە خەڵکەکە لە شار لە دێ لە سنفەکەی خۆیان خۆی بە ساحێ بەزانێ خۆی بە بێگانە نازانێ چاوەڕێی ئەوە نییە کەسێکەوە تا 4 ساڵتر نردوێسە ئەو سەر و تەسمیمی بۆگرێ بەڵکو هەر وەختێ زانی کارەکەی نەبردەبەرەوە کەسە عەزل لە کایەکی تر خاتەجێ و بەم نەوعە بەنەزە من ڕێگریەکە لە هەر نەوعێ دیکتاتۆریەک نازانم سەرکوتگەریەک
ئەوە کە ئەم دەمو دەستگای ئەرتەشونی و های ئەمنیەتی و ئینتزامی فقط و فقط بۆ سەرکوت خەڵکە ئەگەر خەڵکەکە خۆیان لەمەیانە بن و خۆیان بتوان هەم قانون بنووسن و هەم قانون مجری قانون بن ئیتر بەنظر من ئەم سیستەمە عریض و تەویل و ناکارآمەد و بەکار نەهات و زائد و ئیزافە و بەشێ زۆر لە سەرەوت و سامانی ئەو خەڵکە هەڵمەقوتەکەن ئیتر نامێنێ بۆیە خەڵک احساسەکە دەوڵەتەکە هین خۆیەسی احساسەکە ئوستانداریەکە هین خۆیەسی احساس فاصلەوە ها نییە کە تۆ ئیسە مەسەن لەم نوع سیستمانە ئەگەر کەسێ شکایەتێکی بێ کەسێ قسەیەکی بێ کەسێ دەرد و ڕەنجێکی بێ دەستی ناگا بە مەقامێکی بانتر لەوەی وا سیستم شۆرایە ئێمە منزورمانە ئەوە خەڵکی خۆیان دەخاڵەتەکەن خۆیان ڕئیان لەسەر حەچێ مەسەلە کۆ بنۆ منزور مۆسەخ خەڵکەکە خۆی بە ساحب وڵاتەکە چودانم تەشەکولەکە گەڕەکەکە شارەکە ئەزانێ بۆیە ئێمە پێمان وایە ئەم سیستمە مناسبترین سیستمێکە بۆ ئەوە خەڵک هەر کەماکان لەمەیانە بن خۆیان تەعین تەکلیفکەن و بەندوو بەستێک لە کارە نەبێ ئەمە پێمان باشترین سیستمە کە ئەتوانێ تەزمین کە ئایندەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و نەتەنیا ئەوان هەموو ئاحادیە و جامعە هەر کەسێ وا لەو جامعە زندگیەکە لە هەر قشر و تەبەقە و سنفێ هەست بەرحاڵ حقوق بەرابەری هەیە و دەخاڵەتەکە لە سەرنوشت خۆیان زۆر سوال بۆ تۆ داحکانە دەگەڕم وڵاتان هەورە مریەم هەروەکو ئاگاداری دیارە یەکێ لە فەلسفەی پێکاتنی ئەم شوڕایەش دەخالەت لە ئوموراتی سیاسی ئەوزاعی ئێران و جەهانە حتا بەمانایەک لەم رابطە پرسیارەکەمەوەیە لەم ڕۆژانە هەروەکو ئاگاداری بەحث و جەدەل و هەنگا و هەڵا و هەنگەمەیەک حەولی کەمپەینی وەکالەت بە ڕەزا پەهلەوی وەڕێکەوتووە حەزەکەم نەزەری ئێوە و مشەخەسەن و نەزەری شۆراش لەم بابەتەوە سەبارەت بەم مەسەلە ببیسین. زۆر باشە شۆرە خۆی لەسەرم مەسەلە ئیطلاعیەیەکیدا هەم بە زۆری فارسی هەم بە کوردی بڵاو بووەتەوە بەڵام ڕەزا پەهلەوی بم مەسەلە مەترحکردنی وەکاڵەت زربەیەکی گەورەیدا لە خۆی و لە جەناحی ڕاستی جامعە بۆ بۆنەوە ڕەزا پەهلەوی گەرەکی وای زانی تەوەهومی بوو بەخۆی وەپی وا بوو ئەو پایگایەکی ئیجتماعی هەیە لە ئێرانە نەیزانی ئەم جونبشە کە لە جامعە هەیە جوابی ڕەزا پەهلەوی ناداتەوە بۆ ئەوە ڕەزا پەهلەوی کەسێ بوو کە هەر ڕۆژەکان ئەوەڵ خۆی بە ئینسانێکی دموکرات ئەوە کە من تێم ئەتلافەکەم من ئەمەوێ ئیتحاد بکەم من نامەوێ بم بە شای ئێران من هەر وەکو ئینسانێکی دموکرات گەرەکمە کۆمەکەم بەڵام یەک دەفعە بە تەوەهومێک کە هەسی بەخۆی و وەپی وا بوو ئەوە ئۆتۆریتەیە و پایگایەکی هەیە مەسەلەی وەکاڵەت مەترحەکە مەسەلەی وەکاڵەت مەترحەکە لەناو چین و تەبەقەکەی خۆنچیە لەناو جەناحی ڕاستیشە حتا نەیتوانی ڕێیەکەی بگرێ حتا جەناحی ڕاستی خۆی دفاع لە کارەکەی ناکەن لە نەتیجە ئەمە ئەم قسەکە ئەو کردی وەکاڵەت ئەو دۆڕاندی وەکو کەسێکە خۆی دانابوو بوێت غێرەز ئەوە خەڵکی ئێران خیامێکە کراوە و ئەو خیامێکی پێشکەوتووە خیامێکە کە ناگەڕێتەوە بۆ دەورانی فۆدالی ناگەڕێتەوە بۆ کۆنەپەرستی ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەک نەفەر بێت و حاکمیەتی کە ئەو یەک نەفەرەیش کێ بێ ڕەزا پەهلەوی کە سابقەیەکی لە ئێرانە هەیە وەک خاندان سەڵتەنەتی خەڵک ئەو خانەدانیانە لە ئێران دەرکردووە و هیچ وەخت ئیجازە نادەن بێتەوە ڕەزا پەهلەوی بەم کارەکە کردی گەرەکی بوو بەندوبەستێک لە تەک جمهوری ئیسلامیە ببەستێ بەشێک ئەو سپای پاسداران ئەرتەش چراغ سەبزێکیان پێ نیشان بە گەرەکیەسی مانە ئەم قیامە بێکە لە ئێرانە هەیە گەرەکیەسی خەڵک قیام نەکەن ئینقلاب نەکەن گەرەکی پێشی پێ بگرێ بەڵام جوابی گرتۆ هەرەوەی کە خەڵک لە تەواو ئێرانە بە جۆرهایەک لە هەر شوێنێکە بۆیان ڕێبکەوێ شوعار بەرگبەر ستەمگەرەدەن و ئەنووسن ئەم شوعارانە لەسەر دیوارەکان ئەنووسن
کە ئێمە سەڵتەنەتمان گەرەک نییە و ئەم مەترەحکردنی تەمامیەت ئەرزی کە ئەو مەترەحیەکە بەو معنایە کە هەر لە ئیسۆ خەت و نیشانە کێشێ بۆ خەڵک ئێژێ ئێوە بە هەر دەلیلێک خاستێکی بەرهەقتان بێ بەوەی کە تۆ تەرزیە تەڵەبی بەوەی کە تۆ تەمامیەت ئەرزی ژێرپایانی هەمڵی پێ بکە و بیان کوژێت لە بینیان بووە وەک تا ئیسە کردوویەتی ئەمانە کارهایەکن کە ڕەزا پەهلەی بەم کارە بەنەزەر من لای خۆمان لێژێ دای بە ئەژنۆی خۆیان و قدرەتی بەنەزەر من خەدەشەدار کرد بۆ خۆی بۆ تەوەهمە کە بووی ئیسە متەوەجە بوو کە ئەو دۆڕاندوویەتی و نەتەنیا ئەو بەشی ڕاستی کە لەگەڵ ئەوی شابوون ئەوانیشە ئێسا بە جۆرهایەک سکوتیان کردە و خۆیان مەترەح ناکەن لە جامعەکە ئەمە قسەکان من بوو سپاس بۆ تەوزیحەکانت مەمنون ساڵی سەرداری هەروەکو ئاگاداری و چەندین ساڵە و دەیان و شاید 100 ساڵ زیاتر ئەم مەسەلەی لابردنی ستەمی نەتەوایەتیە مەوزوعێکی مهمە لە کوردستانە وجودی هەیە عەلا ڕەغمی مەیلی چەپ و ڕاستێکە بیانەوە نەیانەوێ وەک واقعەتێکی تاریخی وجودی هەیە حەزەکەم لە زبانی ئێوە ڕێگا حەلی شۆڕا و چەپ بە کولی بۆ حەلی ئەم مەسەلەی میلیە مەسەلەی نەتەوایەتیە چییە ئەگەر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەوزیع بدەی مەمنونە بوو بەڵێ بەر لەوە من حەزەکەم ئیشارە بە شتێک بکەم لە مورد سوالێەوە لە هاوڕێ مریەم کرد دەربارەی ڕەزا پەهلەوی من وازانم واقعاً بریام بێژت دنیایەکی سەیرە مریەم پێی ئیشارە کرد ئەوان ساڵ 54 ساڵ لەمەوە بەر بە قیامێکی خەڵک لەسەر کار لابران نازانم چ تەغییر و تەحوڵاتێ بووە ئەشێ ئەمانە بێنەوە من حاڵی هەم ڕەشە کوژی و جەنایە جمهوری ئیسلامی بەڵام مطلقاً ئەمە نابێتە باعث ئەوە کە بێژین دێکە چون ئەمانە بەنسبەت ئەوان خراپتر بوون با ئەوانە بگەڕێنەوە هەزاران ئینسان کوژران هەزاران ئینسان لە زەمان باوک ڕەزا پەهلەویە لە زەمان محەممەد ڕەزا لە زیندانە بوون خەڵخۆلبی نەچۆسەوە چۆن بیژەن جەزەنی و هاوڕێکانی لە پشت تەپای ئەلعان مەسەڵەن پەرویز سابتی نووسیسی کە ئەو وەختە ڕئیس ساواک بووە ئەلعان هەموو ئەو ئەسنادە هەست کە چ جەنایەتێکی کردووە ساواکیشە دەرحەق بە فعالین و چەپەکان و مجاهدین و کێوکێکێ دەرنەتیجە واقعاً دنیایکی پێچەوانەست من وازانم بەدۆن ئەبێ ئەم ئاغای ڕەزا پەهلەویە کە خۆی ئاعترافی کردووە دەنگی هەست هەچە کەسە ئەزانێ ئێژێ 64 میلیۆن دلارمان ئێمە وەختی هاتینزدەرۆ هاوردووە باوکم هاوردوێس من وازم بەدوەن ئەبێ ڕەزای پەهلەوی و خاندان پەهلەوی و ئەوانە وا تەرەفدارین بێن جواب 64 میلیۆن کە یەک ئاعتراف بچووکێ بدەنەوە ڕەنجتان کێشە کرێکاریتان کرد ماڵوێرانی بەسەر ئێوە هات باشە لەو وەختەوە هەتا ئیسا ئای ڕەزا پەهلەوی تا چەند ساڵ ئەخیر چیت کردووە فعالیەتت کرد خەڵکت سازماندا بەر سفارەتت گرت هیچ کارێکیان نەکردووەمانە دەرنەچێت گەرەکیانە سوار سەر خەڵک بن یا چوزانم فەرەح پەلەوی دایکی ڕەزا پەلەوی ها لە خەم جەواهراتەکە کە نازانم لە کوێیە و هەر ئەشرەف پەهلەوی خوشکی محەممەد ڕەزای پەلەوی نیوەی ئێرانی ئەو وەختە بوو بەناو ئەم خانەدانەوە دەرنەچە بەدوەن بەر لە هەرچێشتە من پێم وایە ئەبێ ئەمانە دادگایی بکرێن ئەو وەختە ئەگەر تەبرە ئەبوون ئەتوانوەکو شەهروەندێک دەخاڵەت بکەن لەینە ئەمە شتێکی غیرەواقعیەوە خەڵک هەروواکە هاوڕێ مرێم ئیشارەی پێکرد ئەلعان یەکێ لە سەرەکی ترین شعارەکان لە جامعە مەرگ بەرستەمگەرە چ شاباشە چ ڕاهبەرە دەنیشە ئەوان جێگاوڕێگەیان نییە و نابێ بێڵین منەزانم دەوڵەت های منتەقە ئەوانیان لە پشتە بەڵام ئەو شعار و متالباتەوە لە جامعە هەست هی خەڵکی کرێکار و زەحمەت کێشە چەپە ڕادیکاڵە و دەبێ ئەم ئێمە وەکو شۆرە تڵایەمان داوە لەسەری ئەڕۆین و خەڵکی کرێکار و زەحمەت کێش و چەپ و کۆمونیست لەو جامعە فەراخانە دەین کە زۆرتر وریاتر وشیارانەتر ئەم مەسەلە پەیگیریکەن و هەر لە ئیسەوە هەروواکە هاوڕێ مریەم باسی کرد ئەم کەمپینەی شکستی خوار زۆر زوو دەسی پێ کرد زۆری زوو شکستی خوار وەکو باقی کەمپینەکانیان خۆ ئەمە یەکەم جار نیە لە 10 ساڵ ڕابردووە دەیان کۆنفرانس و نازانم حزب وەڵان حزب ئیران نیویان دروست کردووە ئەو فەرش گەردە
ئەمانە هەر لە ئیسۆێشتا نەهاتوون ێژن مەرگ بەر سێ فاسد چەپ مولا مجاهد هەر لە ئیسۆ مجاهدین خەڵق چەپ و کۆمونیستەکان هینن یێشتا نەگەوین بە قدرە ئەمە قسەی ژنەکەی ڕەزا پەهلەویە ئەمە قسەی بەشێک لە ڕاستە هەر لە ئیسۆ ێژن مەرگ بە ئرتجاع ئەسیاه و سرخ مەرزویان کۆمونیستەکان ڕەزا پەهلەوی لەم ڕۆژانە ئەیوت کۆمونیستەکان ویزێکیان لێوە دێ گەرەکمەوە بێژم ئەمە شتێکەوە خەڵک ئەبێ حتمما بەدێقەوێک لەسەر مەسئلەی ستەم ملی کە ئەسڵ سوالەکەی ئێوە بوو ئێمە مرتب ئەوڵەن فعالترین و پەیگیرترین جەیاناتین ئەمانەوە لەم شۆرا هەین یا لە ئەحزاب و جەیاناتە بۆ ئەوە ئەم ڕەفعی ستەمی ملیە برێ بە تۆر واقعی هەم لە زەمان شا هەم لە زەمان جمهوری ئیسلامیە خەڵکی کوردستان ستەمی ملیان لێچووە و جمهوری ئیسلامی بەم بۆنەوە حمڵەی پێکردووە مەحرومی کردوون ئێمە هێشتا جمهوری ئیسلامی چل و چەند ڕۆژ بوو گەی هاتووە سەر قودەت 600 نەفەری لە شار سنا کوشت لە نەورۆزەکەیە حمڵەیان کرد بۆ کوردستان بە جرم ئەوە کە چودانم ئەم خەڵکە کوردن و داوای حەقی خۆیان نەکرد و ئاوەها بۆیە ڕەفع ستەم میلی ئیتفاقەن یەکێ لە وەزایفی خەتیر و مهمی کۆمونیستەکانە بۆ ئەوە ئەگەر ئەمە ببێ ئەبێتە باعث تەفرەقەی بین کرێکاری کورد و کرێکاری غێرە کورد لە ئێرانە کرێکاران لە ئێران خەڵکی کورد و باقی شارەکان لایەن یەک حکوومەتۆ یەک بورژواوە ئەچەوسێنەوە هاوسەر نوێشتن دەنێتە ئێمە بۆ ئەمە وازانین تەحگەلێک وا تا ئیسات و سەورە جوابگو نییە ئێمە تەرەفداری ئەوەین لە ڕەفراندۆمێکی ئازادا کە هەموو ئەحزاب و شەخصیەت و جەریانات چەپ و ڕاست هەمویان لە فەزایەکی ئازادا 6 مانگ تەبلیغات بکەن باسخۆیان کەن نازام هەر کامێکیان ئاڵترناتی خۆیان کەن ئێمە نەزەرمان ئەوەسە تا ئاینڕۆکەوەیەکۆ قسەکەین خەڵکی کورد لەگەڵ خەڵکی ئێرانە هاوسەر نوێشتە بەڵام بۆ ڕەفعی ستەمی ملی تەرەفدار ئەوەین کە ڕەفراندۆمێ بێ خەڵک ئازادانە بچن تەسمیم بگرن کە ئایا ڕێیەدەن بە جیابوونەوە بۆ خۆی حکوومەتێک تەشکیل بن یان نەخێر ئەمێنۆ لە چوارچێوەی ئێرانە بەڵام ئەگەرمانۆ دەبێ حەقی شەهروەندی متەساوی حقوقیان بێ ئەمە دەبێت لە مەراجع بەینەلمەلیا سەبت بێ وها نییە مەسەڵەن بێژندێ ئۆکەیەوە خەڵکەکە ڕێیاندا بە جیانەبوونەوە بەڵام سۆزی ڕۆژ بە جرم کوردبوون بازم تیارە و تۆپ و تان حملە بکەنەوە بۆیە وازانم ئەبێ هەموو حقوقێکی ئینسانی و هەر کەسێک لەو جامعە هەسی چ لە کوردستان چ لە شوێنەکانی تر تەئەمین بێ وە خەڵکیایە بتوانن بە هەرحاڵ زندگی خۆیان بکەن ئەگەریش ڕێیاندا بە جیابوونەوە ئەوە ئیتر شتێکە لە نظر ئێمە ڕسمیەت یەز لە عین حاڵە هەروە کە عەرزم کردن ئێمە لە حاڵ حازرە تەرەفدار جیابوونەوە نین چون پێمان وایە سەرنوێشت خەڵکەکە بە یەکۆ زۆر گرێدراوە خەڵکی ئێران لەگەڵ خەڵکی کوردستان و ئەگەر لەم ماوەی ئەو نەڕۆژات تەزاوراتەکەماندی بێ لە خیابان لە شەقام لە تەورێز و بەلوچستان تا ئاواز و ئابادان و مەشەد و سنە و کامیاران ئەم شعارە و ئەم ئیحساس هاودەردی و هاوبەستەگیانە نیشاندا جمهوری ئیسلامی تەلاشی کرد تەفرەقە خاتە بین خەڵک ئێران و خەڵکی کوردستان نەیتوانیوە و حتا ئەم جبهەی ڕاستیشەوە ئیسە قسەمان لەسەری کرد ڕەزا پەهلەوی ئەوان بە جرم ئەم تەمامیەت ئەرزیە ئەوەی شەر هینەکەن بارۆشەکەن ئێمە زۆر مخالف تەمامیەت یەک زەڕە عەقیدەمان بە تەمامیەت ئەرزی بەو مەعنا نییە سۆزی ڕۆژەکە خەڵکی کورد تەسمیمی گر لە ڕەفراندۆمێکی ئازادانە جیابێتۆ ئەبێ ئەو کەس ئەو دەوڵەتەوەیەتە سەرکار بە جرم ئەوە کە نەزەر خۆی ڕەئی خۆی داوە لە انتخاباتێکی ئازادا دەبێ حملەی پێ بکەن تن تەمامیەت ئەرزی مەسەڵەن هین کردووە بۆیە ئێمە تەرەفدار ئەوەین کە لە ڕەفراندۆمێکی ئازادا ئەم خەڵکە حەقی هەست هیچ مانعێک نابێت بێت و ئەو وەختە ئەتوانێت کۆمەکە بە ئەوە کە ئەو هاوسەرنوشی تەبەقاتی کرێکار و زەحمەتکێش لە سەراسەری ئێران و کوردستانە بەیەکەوە بێ بتوانێت عەلەی بورژوازی دەوڵەت مەرکەزی مبارزە بکا بۆ ئەوە حەق و حقوقی خۆی بەدەست بێنێ زۆر سپاس بۆ تەوزیعەکانتان بەهۆی ئەوە وەختەکەمان بە کۆتایی گەیشتووە هیچ وەختمان نەماوە
زۆر سپاس بۆ تەوزیحەکانتان و بۆ بەشداریتان لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. منیش سپاستان دەکەم، دەستان خۆش بێ. زۆر سپاس و ماندوو نەبن. بینەرانی عزیز و خۆشەویست، بەم جۆرە هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. داوەتەکەم بینەری ئیدامەی بەرنامەکان بن. کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم. شاد و سەرکەوتوو.